هەموو فەرمانبەرەکانی ئەو سەردەمەی ئینگلیز یەک لە دوای یەک محاولەی ئەوەیانە کرد ئەو دید و تێڕوانینەی خۆیان کە هەبوو کەوتم ئینگلیزەکان کەوتبوونە ژێر دوو تێڕوانین بەرامبەر بە کورد چونکە ئەوان تازە کوردیان کەشف کردبوو هاتبوونە ناوچەکەوە لە ساڵی 1914 ئەوان ئەسڵەن بەتەما نەبوون بگەنە ئەم وڵاتانەی ئێستا بەتەما نەبوون کوردستان بگەنە کوردستان لە 1914 لە بەسرە بوون لە 1970 گەیشتنە کەرکووک تەسەوری ئەوەشیان نەکرد خۆ ڕابگرن لەوێت چونکە هەروایان تەسەورە کرد کە عوسمانیەکان بۆیان دێنەوە کەمالیزمیەکانی دوایی تر بڵین ئەوانە بۆیان دێنەوە سەر لەیان شکێنەوە بۆیە وریان ڕووخابوو لە یەکەم شەڕە ئەوان کە تێک شکانەوە شێخیش بوو بەگاڵتەچی خەڵکی هەروەکو کە باسمان کرد پێشتر ئینگلیزەکان لەو سەردەمە هەر ئەو دید و تێڕوانینیان بەو شێوەیە هەبوو مێجەر نۆئیل پێی وابوو کە کورد مستحەقی دەوڵەتێکن چونکە ئێمە بە پێی مەسئولیەتێکی ئەخلاقی ئینگلیز کە شارستانێتێکی جیهانی ئەبا بەڕێوە و دەسەڵاتدارە و هاتۆتە ناوچەکەیان و بەپێی ئەو پەیمانانەی کە دراون بە کورد کە میلەتانی ژێر دەستی عوسمانی و ڕۆژهەڵاتی ناوچەی عوسمانی پێویستە حکومەتیان بۆ تەشکیل ببێ واتە بۆ ئەرمەن و بۆ کورد بەڵام ژێوانبوونەوە لەمە مێجەر نۆئیل پێی شتێکی زۆر ناپەسەند بوو لە ڕووی ئەخلاقیەوە جا زۆر تەبعاً ئینگلیزەکان دواییش سەرکۆنەی مێجەر نۆئیلەکەنەوە لە بەرامبەرە مێجەرسۆن و ئەرنۆڵد ویلسون کە مەندووبی سامی بوو لە بەغدا هەروەها لۆنگریک کە زابتێکی ئیداری سیاسی بوو لە کفری هەروەها ئەوی لە مووسڵ دانیشت ئەوی لە کەرکووک دانیشت ئەوی دوایی هاتە هەولێر ئەوی پەیوەندی مباشری لەگەڵ کوردەکان هەبوو بە شێوەیەکی گشتی ئەمانە هەموویان بە پێچەوانەی مێجەر نۆئیلەوە دید و تێڕوانینیان وابوو نۆئیل کارتێکردنی لەسەر چەرچڵ هەبوو بەڵام ئەمانی تر هەموویان کارتێکردنیان لەسەر لیۆت جۆرج هەبوو کە بەرەو سلبی ئەیان بردن وابێ کە دەوڵەت بۆ کورد دروست نەکرێ یەکێک لەو سەبەبانەی کە من بۆم ڕوون بووە لە دوای ئەم دراسەکردنی ئەم وەسائقانە و ئەم کتێبانەی کە هەستم پێ کردووە ئەوەیە من وام هەست پێ کرد کە مێجەر نۆئیل تەئیدی ئەوە کا دەوڵەتێک دروست ببێ و ئەوانی کە دژی بوون لەبەر ئەوە بوو کە دەوڵەتێکی کوردی ئەگەر دروست ببوایە مرکزی ڕئیسی چقی سەرەکی ئەم دەوڵەتە کوردیە لە باکووری کوردستانە بوو ئەو کاتە ئەبوایە لەسەر خاچێک بێ کە ئەوان ئەیانویست بیپچڕن بۆ ئەرمەنیەکان هەروەکو چەند جار باسمان کرد وتمان ئەو سەردەمە ئەرمەنیەکان لە 18.6 دانیشتوانی ئەو ناوچانیان پێک دێنا باقیەکەی تری هەموو کورد بوون بەڵام ئینگلیزەکان لەو خەتەیانە نەیانەتوانی دەوڵەتی بۆ کورد دروست بکەن لەبەرەوە ئەبوایە بۆ ئەرمەنیشی دروست بکەن بۆ ئەرمەنیش دروست ببوایە جوگرافیاکە هاوبەش بوو تا ڕادەیەکی زۆر بەتایبەتی بڵێن باکووری کوردستان لەبەرەوە کەوتنە سەر ئەم حیلەیەی کە باشووری کوردستان ویلایەتی مووسڵ سنووری بۆ بچێشن دوایی قسە لەسەر خودی ویلایەتەکە بکەن ویلایەتەکە ببێ بە مرکزی ویلایەتەکە بدرێتە دەست عەرەبەکان تیا کاریگەر بن دوایی پەیوەستە بێتەوە بە بەغداوە لە دوای ساڵی 1920 و هاتنی مەلیک فەیسەڵ و دروستبوونی دەوڵەتی عێراقی بە پیلانی ئینگلیزەکان هەموو ویلایەتی مووسڵ کوردستانی باشووری ئێمە کەوتە سەر مووسڵ بۆی مووسڵ بدرێتەوە سەر بەغدا ئەو کاتە هەموو کوردستانی باشوور کەوتەوە سەر بەغدا هەروەکو کە دوایی باسی شیلێوەکەین و هەروەها هەمووشمان دەربارەی ئەوە ئەزانین